هاوشێوەی کەرتەکانی دیکەی حکوومەت کارمەندانی کەرتی تەندروستی لە گوزەرانێکی خراپدان موچەکانیان بووە بە چارە کوونیوە موچە و دەرماڵە و پارەی هەندانی وەزارەتەکەشیان پێ نادرێت. محەممەد پشدەری ماوەی 42 ساڵە خزمەتی کەرتی تەندروستی دەکات وەک خۆی دەڵێت حکوومەت 1,600,000 دیناری لە موچەکەی بڕیوە و بە ئەستەم دەتوانێت خەرجی ماڵ و منداڵەکەی دابین بکات. لە موچەکەم 1,600,000 دینار براوە. ئەمە دەلالەت دەوە دەکا کە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی کوردستان بە هیچ شێوەیەک ئاوڕیان لە بواری تەندروستکاران نەداوەتەوە و خۆیان دەست پێشخەرن بۆ ئەوەی کارمەندانی تەندروستی پزی شکاران و تەندروستکاران بە شێوەیەکی گشتی خزمەتەکانیان ڕاگرن و خەڵک ئیجبارکەن جارێکی کا بچێتەوە بۆ نۆرینگە تایبەتیەکان و بۆ نەخۆشخانە تایبەتیەکان. کارمەندی تەندروستی دکتۆرێکی تەندروستی ئەمڕۆ بەبێ موچایە بەهۆی پاشەکەوتی موچەوەکە ئەوەی کە بە شێوەیەکی نایاسایی بەسەر بواری تەندروستی و گشتین و توێژەکانە خەمنەوە خراپترین وەزعیانەیە. ئەمە کاردانەوەی زۆر خراپیە بۆ لەسەر خودی کارمەندەکە خودی خێزانەکەی. کارمەندانی تەندروستی دەڵێن پاراستنی تەندروستی و بێدانی چارەسەری نەخۆشیەکان بەرپرسیارەتێکی ئەخلاقی و مرۆڤ دۆستانەیە و ڕاستە و خۆ پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە. هەر ئەوەشە کەوای کردووە کارمەندانی تەندروستی بایکۆتی دەوامی ڕۆژانەیان نەکەن بەڵام پێیان وایە حکوومەت سوودی خراپی لە دڵسۆزی ئەوان وەرگرتووە و لە ئاست داواکاری و خراپی گوزەرانیان بێ هەڵوێست و بێباکە. ئەوەی کە ئێمە پرسیارمان کردو کە ئەوەیە مەبلەغەکە کەمە بە تەواتی ناگاتە دەست کارمەندانی تەندروستی. ئەتوانم دایمە بڵێم حسەی دکتۆرەکان زیاترە لە کارمەندانی تەندروستی بۆ ئێمە هەمیشە لە هەوڵدان دایم بۆی بە تەواتی ئەو مەبلەغە پارە بگاتە دەست کارمەندانی تەندروستی. ئەگەر من ڕاستی بڵێم زۆر کات کە نەخۆشێک پێویستی بە چارەسەری بێت من شەرم ئەم گرێ سەری نەخۆشەکە ئەکەم هەرچەنە ئەمە هیچ توانە و دەسەڵاتێکی منیتیانە بەڵام باوەڕکە شەرم ئەمگرێ هەر بەڕاستی شەرم ئەمگرێ کە لە ئاستی نەخۆشکە نازانم چی بڵێم. خەیرانی دارایی وای کرد نەخۆشخانە حکوومیەکان دەوامی ڕۆژانەیان کەم بکەنەوە و لەگەڵ ئەوەشدا دەرمان و پزیشکی پسپۆڕیش کەم بووەتەوە. هاوکات بە سەدان پزیشک و کارمەندی تەندروستیش کۆچبەری وڵاتانی ئەوروپا بوون. لە بەرامبەردا تعداد نەخۆشخانە ناحکوومیەکان پەرەدەسێن و کەرتی تەندروستی بەرەو کەرتی تایبەت هەنگاوی خێرا دەنێت. لەو نێوەندەشدا تەنها هاوڵاتیان زیانی گەورەیان بەردەکەوێت. بەو پێی تێچوونی چارەسەری نەخۆشیەکانیان زۆر زیاتر بووە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.